کاریگریەکانی دابەزینی بەهای دیناری عراقی بە شێوەیەکی گشتی لەسەر بازرگانانی زێر چی بووە؟ ئاوڕێکیش لەمان دەدەینەوە بازرگانان بزانین ئەمان چ کاریگەریەکی لەسەر چکیش و کارەکانیان کردووە و چەند هەفتەیەکە ئەم دابەزینە ڕوویداوە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز هەندرێن وەرتی وتەبێژی سندیکای زەڕەنگەرانی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێر و میانمان دەبێت گفتوگەی زیاتر دەکەم. کاک هەندرێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاریگەری دابەزینی بەهای دیناری عراقی چ کاریگەریەکی لە بازاری زێر کردووە؟ سپاس هێوی خان، ڕێز و احترامم هەیە، زۆر سپاسانەکەم. حتمان کاریگەری دۆلار نەک لەسەر زێر لەسەر هەموو شتەکانی تر هەیە، بەڵام وەکۆی کە پرسیارم لێ بکەیت لەسەر زێر چ کاریگەری کردیا. ئێستا بەهۆی ئەوەی ئیندێکسی دۆلاری جیهانی مؤشری دۆلار 104.0 یعنی مؤشری دۆلار بەرامبەر بە دراوەکانی تر و بەرامبەر بە مؤشراتی تر ئەوە ئیندێکسەکەی دابەزی و عالەمیەن، بۆیە زێر بەرزبوونەوەیەکی بەخۆبینی بەداخەوە لە ناوەخۆی وڵاتیشدا ئێستا هەز دەکەین و قەلەقێک لە شەعنی دۆلار دروست بووە کە زێر بەرە و بەرزبوونەوە دەبا. لەبەرچی لەبەر ئەوەی ئێستا هەر ئەمە لەسەر حیسابی دۆلار وەکو ڕۆژی پێنجشەممە حیسابیکەین، ئێمە بە 395,000 زێر دەفرۆشین مسقالێکی زێری عیار 21، مسقالێکی عیار 24 445,000 دێ. با درێژە بەوە نەدەین بینە سەر جەوهەری وەڵامی پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێستا بە 395 بێت و دۆلار بچێتە بۆ نمونە لە 155 گیر بێ، هەر 100 دۆلارێک 5,000 دەهینتە سەر زێر لە معدلەکەی وەربگرین، دەبێ ئێستا زێری عیار 21 بە 410,000 بیفرۆشین. خاتوێوی باش، یعنی دەمێ بزانم کە ئێوەی زەڕەنگەران لە ماوەی ئەم چەند هەفتەیەدا کە دابەزینی بەهای دینار ڕوویداوە بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستاندا هەوڵ دراوە کە نرخی زێر بەرز بکرێتەوە، هاوردەکردنی زێر ئەو زێڕانی کە لە وڵاتانی کەندا و خلیج و وڵاتانی دیکە هاورد دەکەن، زیاتر وڵاتانی خلیجە کە زێڕیان لێوە دەهێنرێتە ناو عێراقەوە کەم بکرێتەوە هاوردەکردنی؟ بێگومان خۆی هەموو خستنە ڕوویەک یا عەرز و تەڵەبە، یعنی ئێستا ئەمە زێڕنگرین. ئەگەر بێت و باریدارایی خەڵک باش بێ، موچەکەی خۆت لە شوێنی خۆت بە جوانی وەربگری، ئستحقاقی خۆت هەبێ و خەڵک باریدارایی باش بیتن و زێڕیش گران نەبێ، هەرزان بێ، بتوانێ بەشی کەلوپەلە ئەوەی کە سەرەکیەکانی خۆی دابین کرد دوایی بتوانێت زێر بکڕێ، جا خەڵک بە مەبەستی کەمالیات دەیکرێ وەکو خۆڕازانەوە یان خەڵکەکی زۆریشەیە لیرەی زێر دەکرێ مەسەلەن لە شارەکان لە سلێمانی لە هەولێر بەردەستە، خۆشببختانە شتی ناوەخۆی باشمانەیە، بەڵام ئەگەر ئەو دۆلارە بەرە و گرانی بڕوە خەڵک ئەو توانایی نامینێتن هەرچەندە من وەکو ملاحەزەیە قسە دەکەم مسقالی زێر ئەگەر عالەمیان بگاتە 500,000 دیناریش بازاری زێر لە جیهاندا ناوەستێت، چونکە زێر ژێرخانی ئابووری وڵاتانە و هەموو کۆمەلگەیەکەوە زێری هەبی کۆمەلگەیەکی زیندووە. بەڵام لە حەزەیەکەیە کاتێک کە دۆلار بە 125,000 بوو، ئێستا زێر یعنی لە 4,800 لە بۆرسەی جیهانیدا یەک ئۆنسێکی زێر. ئەگەر بێت و ئێستا معادلەکەی کە بە 395 یان بە 410 حسابی دەکەین، ئەگەر بێت و دۆلار وەکو خۆی جاران لێ بێتەوە، زێر ئێستا حەقی خۆی مسقالی 310,000. ئێستا زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان چەند بەرز بووێتەوە؟ ئێستا بە چەند دەفرۆشرێ لە ماوەی ئەم چەند هەفتەیەدا کە بەهای دۆلار بە دیاریکراوی بەهای دینار دابەزیوە؟ خۆی کە بەهای دینار هێوی خان دابەزیوە بەرامبەر بە زێر، یعنی لە هەر مسقالێکە بۆ نمونە نزیکی لەوانەیە 10,000 دینار مسقال تەسیری کردبێ، بەڵام ئەمە دەبێت شتێک لە بیرنەکەی زێر بازارێکە پەیوەندی بە بازاری بۆرسەی جیهانیەوە هەیە، ئەوانەی لە ناو بازاری فۆڕێکسدا کار دەکەن زیاتر بازارە جیهانیەکە تەحکوم بەسەر بەرزی و نزمی زێر دەکات بە شێوە گشتیەکەی، بەس بە شێوە لۆکاڵی و داخیلیەکەی لە ناوەخۆی وڵاتدا تەحکومی چی پێ دەکرێت. مەسەن باسم کرد ئێستا ئەگە بەپێی سەعری جیهانی بی
و بەپێ ئەوەی بکە کاتی خۆی دۆلار بە 125,000 بوو بەڕاستی ئێستا بەپێی سعری جیهانی زێر گران نییە، زێر بە 1800 تقریبن دوسێ دۆلاریش کەمترا بە 1798. بەڵام لەبەر ئەوەی بەهای دۆلار زۆر بەرز بوویتەوە زێری گەیاندتە ئەوەستەی خەڵک بتوانی مسقالی بە 400,000 بە 395,000 پێی بکڕێتن ئەوە بەبێ دەستحق کە دەستحقەکەشی دێتە سەرێ هەر مسقالی ئەگەر ئەزعف لیمان بەلایانی کەمی باسکێت و 35,000 دەستحقی بی دەبزانە چەندەکە ینی نزیکی 435,000 دینار ئێستا مسقالی ڕادەوەستیتن. باش کاک هەندرێن دەزانین کە عەرز و تەڵەب لە کاتی گۆڕانکاریە ئابوووریەکاندا و گۆڕانکاری بەسەردادت لە هەموو شوێنێکە خواست و خستنەڕوو ئێستا خواست و خستنەڕوو لە ماوەی ئەم چەند هەفتەیەدا کە لە عێراقا ئەم گۆڕانکاریە لە بەهای دینارەکەیە ڕوویداوە دراوەکەیە ڕوویداوە خواست و خستنەڕوو عەرز و تەڵەب لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ زێر چی لێ هاتووە؟ وەڵا دەتوانم بڵێم خاتو هێوی دەتوانم بڵێم 15 ڕۆژە 20 ڕۆژە ینی ئەگەر زیاتر زەختم لێ بکەن دەڵێم مانجێکە بازاری زێر لە هەرێمی کوردستاندا بازارێکی سارد و سڕە وەکو ئەو سەرمای ئێستا و شەپۆلە سەرمای خەریکە پەیدا بێ بازاری زێر سارد و سڕی بەخۆ دیویە ئەوەش لەبەرەوەی زێر تقریبەن هەستاوە بازارەکەی هەستاوەتەوە گران بووە خەڵک بۆ پێداویستی دابینکردنی پێداویستەکانی خۆی ئەو زێرانەی کە پێشتر کردیتیان لە کاتیکە هەرزان بووینە یان لەوانەیە خەڵک بەگرانی شکڕیبی ئەو ڕۆمەجبورە بیفرۆشی تۆ چی بکە ینی ژیان و پێداویستیەکانی خەڵک قورسە تاکەشتیش کە بتوانێت پەنای بۆ بە ئەگەر هەیبێ زێر لە هەموو شتێک باشترە چکە لە هەموو کاتێکدا چەکێکە حازرە پارەیەکی تەواو حازرە دەیتوانێت بیکە بە پارە بەڵام ئەمن هەستم کرد لەو مانگەی ڕابردوو خەڵک زێرەکانی خۆیان فرۆشت من تەمەنا دەکەم خەڵک زێر نەفرۆشێ یعنی ماوەیەکی زۆر کەممان لە بەردەستمایە 2023 ئابووری جیهان باش نییە کە ئابووری جیهان باش نییە لەوانەیە زەختەکی زۆر بکەویتە سەر کڕینی زێر کە زەخت کێتە سەر کڕینی زێر لە بازاری بۆرسەی جیهانی داوە بە تۆقعی من وایە لەوانەیە زێر بەرز ببێتەوە کە بەرز بووە لە ڕووی فیزیکیەوە خەڵک با زێر بکرێتن ئەو خەڵکی گشتی لە ڕووی سەرمایهدارەکانیش یعنی سەرمایهدارەکانەوانەی دەتوانن لە بازاری فۆڕێکسا یان لە بازاری بۆرسەی جیهانی مامەڵە دەکەن ئەوانیش دەبێ ئاگاداری هەواڵە کاریگەرەکان بن کە کاریگەری دەکەنە سەر زێر و خەڵک دەتوانێت ئێستا فرسەتێکی باشە لە 2023 بتوانێت پارەکانی خۆیان بکەن بە زێر زێری واقعی مەبەستما یعنی زێر بە شێوەی فیزیکی بیکڕن و بەقالب بیکڕن بە لیرە بیکڕن هەڵی گرن مەبەستم بازرگانەکانت خۆزانی هەموو خەڵکیێگە و توانایی نییە زێر بکرێ و کچ و کوڕان ئەوانەی زەواز دەکەن ئەوانەی ژیانی هاوسەری پێکدینن ئەوانیش مەخدور بووینە بەڕاستی چکە ئێستا زێر گرانە خەڵک جاران مسقالێکی زێری بە 180,000 دەکڕی فەرمو ئێستا بە 400,000. باش ئێستا ئەمێ کاکەندرین ڕێک بە دقیقی وەڵامی ئەم پرسیارم دەستکەوێتەوە کە لە نێو بازارەکانی هەرێمی کوردستان هەولێری وەکو پایتەخت ڕەنگە هەر کاریگەری لە پایتەخت چۆن بێت ڕەنگە لە شارەکانی تریش هەمان سعر بێت وای کردووە بدابەزینی بەهای دینار کە هاوردەکردنی زێر بۆ هەرێمی کوردستان بازارەکانی هەرێمی کوردستان ڕابگیرێت و کەم بێتەوە؟ بەڵێ من هەرخۆم هەستی پێ دەکەم دوو مانگە هاوردەی زێر بۆ هەرێمی کوردستان لاوازترە لەبەر چ لاوازە لەبەرەوەی تۆ بازارێکت نەبی زێرەکان تێیدا ساقیەوە خەڵک نەتوانێ بیکڕێ بەو شێوەی نەبی وەکو ئەتوو دەتەوێت تۆ ناتوانانی وەکو بازرگانێک هێوی خان بچی لە دوبەی لە ئەستەمبۆڵ زێر بکڕی بهینی لێرە کە خەڵکێک نەبێ بیکڕێتن ئەوە دەبێتە کێشە بەڵام ئێمە ئاماری دقیقمان لە بەردەست نییە لەبەرەوەی هیچ تەنسیقەکمان لەگەڵ مەتاڕاتی هەولێر و سلێمانیدا نییە و هیچ تەنسیقێکیان لەگەڵ ئێمە نەهێشتۆتەوە بۆ ئێمە بزانین ئامارەکان چۆنن ئێستاگەر لە من بپرسن وەکو تەبێژ سندیکای زەرنگرانی هەولێر مافی خۆم و مافی سندیکاکەم بوو کە پێت بڵێم لە ساڵی ڕابردوودا هەناردە و هاوردە ئەوەندە بووە
بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ژووری پشکنینی زێر لە فڕۆکخانەکانی هەرێمدا نییە چ لە سلێمانی چ لە هەولێر ژوورەکەش پێویست بوو بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی کۆنتترۆلی جۆری خشڵ کۆنتترۆلی جۆری سەرپەرشتی دەکرد لەگەڵ ئەندامێکی سندیکا لەگەڵ ئەوەی لایەنی ئەمنی کە ئاسایشی ئابوووریە. باشە بۆچی ئەم ژوورە نیە دیارە لە ماوەکەی ڕابردوشدا جنابەت هەمان شتە باس کردووە کاکەندرێن بۆچی ئەم ژوورە نییە بۆ کۆنتترۆلکردن لە نێو مەتارەکانە بۆ خشڵ؟ واللهی ئیتر ئەوە پرسیاری منەوە هەمیشەش تووشی کێشە دەبم لەسەر ئەو پرسیارێک کە دەیکەم. ئەو ژوورە دانەندراوە بەداخەوە ینی من زۆر جار لەگەڵ بەڕێز جەنابی کاک بەکر عەزیز بەڕێوەبەری کۆنتترۆلی جۆری خشەڵ لە هەولێر قسەمان لەسەر ئەوە کردووە بەیەکەوە دووقۆڵی زۆر جا پێی دەڵێم بەڕاستی زۆر پێویستە ژووری پشکنینی زێر لە مەتاری هەولێر هەبێ لە مەتاری سلێمانی هەبێ. ئەمنیش لێرەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێز دەڵێم پێویستە ئەو ژوورە هەبێت و لە وەزارەتی پلاندانان هەموو شتێک ئامادەیە و ژوورەکەش هەموو ڕێوشوێنەکانیشی بۆ دانراوە لە مەتاری نێودەوڵەتی هەولێر. بەڵام ئێستاش داوا دەکەم با ژووری پشکنینی زێر هەبێتن بۆ ئەوەی هەم ئێمە لە بەڕێوەبەرایەتی کۆنتترۆلی جۆری ئامار وەرگین ئێمە بزانین هەناردە و هاوردەی زێر چۆن بووە یعنی وەکو مرکزێکی ینی ئیسیفادەی دەبی لە مرکزێکی دیراساتی لۆیمە بزانین چەند زێرمان چۆتە دەرەوە یعنی چونکە بەداخەوە ئێمە ڕیفاینەریشمان نییە لە ناو هەرێمی کوردستان لێرەوە داوا لە بازرگانە گەورەکانی هەرێمی کوردستان دەکەم با بێن شتێکی هاوبەش دروستکەن بە شێوەی ئەس هەموو پشک کە تا ئێستا لە هەرێمی کوردستان نەکرایە لەبەرچی لێرە لە کەناڵی کورسات باسی دەکەم لەبەرەوەی ئەگە بە پرۆپۆزل بیدەین بە هەر کەسێک چیتر یان گوێمان لێ ناگرن یان لەوانەیە ئەگەر بشی دەین ئیسیفادە چی وای نەبێ وەڵامی نەبێ. لێرە من دەڵێم با بازرگانانی زێر لە سلێمانی لە هەولێر لە دەهۆک بێن دانیشتنێک و کۆنفرانسێک ڕێخین لەسەر ئەوەی ڕیفاینەریەکی هاوبەش لە هەرێمی کوردستان هەبێ ئەو زێرانە وەرگرینەوە زێرەکانی خەڵک دەیفرۆشەی نەینێرینەوە دوبەی و تورکیا با ئەو زێرانە لە ناوە خۆتە داول بکەن ئەوە زۆر قازانجە بۆ ژێرخانی ئابووری و دەبێتە احتیاط یەدەگەکی زێرش بۆ هەرێمی کوردستان. بەڕێز هەندرێن وەرتی وتەبێژی سندیکای زەڕەنگەرانی هەولێر ڕاستە خۆر لە هەولێرەوە میان مابوو زۆر سوپاس سوامە دەبن کاکەندرێ.